سڵاوتان لەبێم کاتتان باش دیارە کارمەندانی ئاوی هێڵی دوکان سلێمانی دوو ماوەی زیاتر لە مانگێکە هۆشداریان داوەتە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی دایان بمەزرێنن بە جۆرەژەرەکان ئەم کارمەندانی کە ژمارەیان زیاترە لە 65 کارمەند ماوەی وەکو خۆیان ئاماژەی پێ دەکەن ماوەی زیاتر لە 10 ساڵە بەگرێبەست لەم شوێنەدا کار دەکەن. ئێستا پاش ئەوەی کە مۆڵەتەکەیان تەواو بوو هاتوونەتە سەر وێزگەکەیان لێرەدا مانگرتنیان لە کارەکانیان ڕاگەیاندووە. هاوکات ئاماژە بۆ دەکەن کە پێدانی ئاو بە شاری سلێمانی ڕدەگرن لە ئەگەری وەڵام نەدانەوە و دانەمەزراندنیان. من دەچمە لای خۆیان ئەمەوێ بۆ چوونی خۆیان بزانم و بزانم بۆچی مانگرتیان لە کارەکانیان ڕاگەاندەوە. سڵاو لێبێ پێمان بڵێ ئەمڕۆ هەڵوێستی ئێوە چییە لە بەرامبەر ئەوەی کە چەند داواکاریەکتان هەیە؟ دیارە هەڵوێستی ئێمە لێرە بایکۆتکردنی دەوامەکانمانە بۆ بەرچاوڕوونی خەڵکی شاری سلێمانیش کاتێک ئێمە بایکۆتمان کرد ئاو ناگا بە شاری سلێمانی چونکە ئەم پرۆژەیە لە سای هەشتای ئاوی سلێمانی و دەوروبەری تا چەمچەماڵ و مەنتیقەیە ئێمە ئاوی پاچی پێگەێنین بەداخەوەی ماوەی مایەکە هۆشداریمان ناوەتە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەدەم داواکارەکانمانە بێت داواکارەکانیشمان بریتە لە دامەزراندن و گەڕانەوەی هەموو شایستە دارایەکان و هەروەها ئەو مافوو ئەو خزمەتەی کە چەندین ساڵەکە زیاد لە 10 ساڵە ئێمە کردومانە مۆزەفەکانمان لەمە زیاتر ناتوان بەردەوامن. حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی شارەوانی بەڕێوەبەرێتی ئاو پارێزگار هیچ کام وەڵامێکیان نەبووە بۆ ئێوە؟ وڵی بەداخەوە ئێمە لە وەزیری شارەوانی گەشت و گوزار هەروەها پارێزگاری سلێمانی بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانیش بەڕاستی لەگەڵ داواکارەکانی ئێمەیان بەڵام کاتێک کتابی ڕسمی ئەو ماوەی 3 ساڵ تا 4 ساڵ ئێمە بەردەوام هەوڵین کە کتابە ڕسمێکە ئاگات ئەنجومەنی وەزیران بەداخەوە تەنها هۆکارێکی سادەمان بۆ ناوەڵێن لە ئێستا دامەزراندن نییە. من ئێسش بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن دوای 10 ساڵ دامەزراندن نەبێ ئەیکەی بانی مۆزەفەتەمان حەقی خۆی وەرگیرێ دوای 10 ساڵ بە شێوازێکی سادە بە تۆڵێ لە ئێستا دامەزراندن. سپاس ئەمەوێ بۆ چوونی چەند کارمەندێکی دیکە وەرگرم دیارە جەنابتانەگە بێنە ئێرەوە پێمان بڵێن ئێوە کە بڕیاری ڕاگررتنی ئاوی سلێمانیتان داوە ئەم بڕیارە تاکەیە بۆ ماوە چەند ڕۆژە؟ بەڵێ سەرەتا منەمەوە بە بەڕێز ڕاستکەمەوانەیە کە ئێمە بڕیاری ڕاگرتنمان ناوە ئێمە بڕیارمان ناوە لە کارەکانمان دوورکەوینەوە خۆی ئۆتۆماتیشی بە دوورکەوتنەوەی ئێمە پرۆژەکە خۆیەوە سێ یانیەوە نیە ئێمە بەلان قەست پرۆژەکە بوەستێنی تاوەکوکەیمان لە کارەکان هەتاوەکو بەڵێنێکی 100% مان بە کتابێک پێ نەگات کە ئێمە هەمومان وەکو مافی خۆماندانە مەزرێن ئێمە ناگەڕێنەوە سەر کارەکانی خۆمان. دەست خۆش بێت زۆر سپاس. کارمەندانی دیارە ئاوی دوکان سلێمانی هێڵی دوو لێرەدا بەردەوامن لە مانگرتن و لە ڕاگەیاندنی مانگرتنیان لە کارەکانیان. من ڕێی چەند کەسێکی دیکە وەرەگرم. سڵاو لێبێ پێم بڵێ ئێوە تاوەکوکەی لێرەدا مان دەگرن داواکاریەکانتانیش چییە؟ سڵاوتان لێبێ بە خێربێنێمە هەتا ئەو کاتەی بەڕسمی داواکارەکانمان جێبەجێ نەکرێت ناڕێنە دەرەوە بە هیچ شێوەیەک لێرە ئامێنینەوە نەخێر پێش مانگێک پێش ئێستا ئاگادارمانکردنەوە لە ڕێ کەناڵەکانیەوە داوامان لێکردن هەتا ئێستا هیچ کەسێک نە بە نووسراون نە بە قسە نە بە هیچ شتێک داواکارەکانیان جێبەجێ نەکردن بگرە هەر جابیشیان نەداوینەوە ئەم جارە بە هیچ جۆرێک مەشروع نابێ هەڵکرێتەوە چۆڵیشی ناکەین ئەبێ بێن بەدان داواکارەکانمانەوە. زۆر سپاس. دیارە ئەم کارمەندانە وەکوخان ئاماژەی پێ دەکەن ماوەی زیاتر لە 10 ساڵە لەم بڵین مەشروعەدا کار دەکەن کارکردنی ئەوان بە شێوەی گرێبەست بووە چەندین ساڵە بەڵێنیان پێدراوە کە گرێبەستەکانیان بکرێت بە هەمیشەیی بەڵام وەکو خۆیان ئاماژەی پێ دەکەن دەستیان پێکراوە ئێستا وەکو کرێکارێکی ڕۆژانە مامەڵەیان لەگەڵدا دەکرێت بۆیە هاتوونەتە ئێرە بڕیاری ڕاگررتنی یاخود بایکۆتکردنی دەوامیان داوە لەگەڵ بایکۆتکردنی دەوامی ئەم کارمەندانەدا هاوکات پرۆژەکە ناتوانێت ئاو بۆ شاری سلێمانی و دەوروبەری دابین و کاوەکو خۆیان ئاماژە پێ دەکەن ئەم کارمەندان و ئەم پرۆژەیە لە 180 ئاوی سلێمانی لێرەوە دابین دەکرێت واتە دابشکردنی ئاو بۆ شاری سلێمانی لێرەوە لە 180 دابین دەکرێت بە مانگرتنی ئەم کارمەندانە دەبێتە هۆی ڕاگررتنی ئاو بۆ شاری سلێمانی و دەوروبەری.